وەزارەتی کارەبا کار بۆ ئەوە دەکات لە داهاتوودا دابەشکردنی کارەبا بۆ هاوبەشەکانی لە ڕێگەی کەرتی تایبەتەوە بێت. لە ئێستاشدا هەنگاوەکانی ئەم پرۆژەیە لەلایەن وەزارەتی کارەباوە دەستی پێکردووە و وەزیری کارەبای هەرێمیش ڕایدەگەیەنێت دابەشکردنی کارەبا لە ڕێگەی کەرتی تایبەت هیچ کاریگەری لەسەر گرانبوونی نرخی کارەبا نابێت و بارگرانی بۆ هاوڵاتیان دروست ناکات. توارێ دابشکردنا کارەبێدا هەمان پێنگا و ئێمە بەرەو کەرتی تایبەت دەچن بەس خەڵکی خۆ دڵنیاتکەن نە سەعر زێدەت بیت نە بارگرانیت کەفتێ وەزعی کارەبێدێ بەرە باشتر چیت و ئەڤەژی بۆچێ چینکی ئیمکانیاتتمە ئەڤە 2014 هەتانوکە یعنی یەک موظف تعین نەبووە ئالیات پێتڤی نەهاتی نەکەڕین. دروستبوونی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان کاریگەری لەسەر بەرهەمهێنانی کارەبا دروست کردووە و لە ئێستاشدا لە 85 بەرهەمهێنانی کارەبای هەرێم لە ڕێگای کەرتی تایبەتەوە دابین دەکرێت. بۆیە پرۆژەی پێدانی کارەبا بە کەرتی تایبەت بە گرنگ دادەندرێت بۆ باشکردنی ڕەوشی کارەبا لە هەرێمی کوردستان. کار لەسەرەوە دەکرێتن کە چۆنیەتی کۆنتڕۆلکردنی بەکارهێنانی کارەبا ئەویش تەنها یەکێک لە پرۆژەکان پرۆژەی پێوەری زیرەکە کە ئێستا کاری لەسەر دەکرێت دووەمیشان بە کەرتی تایبەتکردنی بواری دابەشکردنە کە لە کاتی ئێستادا کاری تێدا دەکرێتن بەڵام تاوەکو ئێستا پرۆسی سپاردنەکان نەکرایە بەڵام وەکو گوتم لە وەزارەتی کارەبا و لە ئاسی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانیشدا کاری بەجددی لەسەر ئەو بابەتە دەکرێت. هەرێمی کوردستان لە ئێستادا توانای دابینکردنی 6600 میگاوات کارەبای هەیە بەڵام بەهۆی کەمی سوتەمەنی تەنها دەتوانێت 3400 میگاوات کارەبا دابین بکات و لە ئێستاشدا 12 تا 14 کاتژمێر ڕۆژانە کارەبا بە هاوڵاتیان دەدرێت. بەڕای بەشێک لە شارەزایانیش پێدانی دابەشکردنی کارەبا بە کەرتی تایبەت کاریگەری لەسەر هاوڵاتیان دروست دەکات و ئەرچی هاوبەشانی کارەبا قورستر دەکات. ئومێد چۆمانی NRT هەولێر.